ساڵتان لێبێت میلەرانی کورسات نیوز من ئەڕۆتۆفیقم لە ئەڵلقەی ئەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان کە بڕیارە لە ڕۆژانی 20 و 21 بەڵام 16 مانگ کە تقریبن ئەمڕۆ دەکات دەستی پێکردەوە پرۆسەکە و لە پێشتری ژامەدەکاریەکانی بەڕێوە چووە. پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان پرۆسەیەکی وردەکاری تاو ئەنیەوەی کە دەگوزارێت لە نێو پرۆسەکەدا ئەنی زۆرێک لە هاوڵاتیان تا ئێستا ینی بە بابەتەکانی نێو پرۆسەکە ئاشنا نین. پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی گەشەی دانیشتوان و هەروەها لە ڕووی گەشەی ئابووری لە ڕووی بەرفراوانبوونی شارەکان و هەروەها ینی بست بە بستی خاکی عێراق و هەرێمی کوردستان ینی ڕووپێویە کرێت و ئەو ڕووپێویە لەسەر هەموو ئاستەکان کاتێک کە بژێرەکان دێنە ماڵەوە و ینی دەگەڕێن لە ڕۆژی 20 و 21 کۆمەڵێک پرسیاری گرنگەکەن نزیکەی 7 پرسیار بەرەو سرە. پرسیارەکان جۆرا و جۆرە، ینی ئەمەوێ من ئەم شەو لە بەرنامەی پانۆراما سەرجەم وردەکاریەکانی نێو پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان و هەروەها ئەو پرسیارانەی کە هەیە لە پرۆسەکە لە هاوڵاتیەکرێ بۆ ئێوەی بینەران بیخەمەڕوو لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر هەژار تەڵعەت بڵباس شارەزای بواری سەرژمێری و ئامار کە بە سوپاسەوە جەنابیان لە شاری هەولێر لە ڕێگەی سکایپ لەگەڵ من. دکتۆر هەژار سڵاوت لێبێ. سڵاوت لێبێت دکتۆر جان، ئەمەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەین، ینی پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان لە هەموو دنیا کە ئەنجامەدرێ یارە پرۆسەیەکی گرنگە و پرۆسەیەکی وردە و ئەم پرۆسەیە ینی بۆ ئاگاداربوونی دەوڵەت و لایەنی پەیوەندیدارە لە بابەتەکانی گەشەی دانیشتوان و هەروەها ژماری دانیشتوان و ژماری بیناو باڵەخانەکان و کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر کە دواتر دێمە سەری. پرۆسی سەرژمێری دانیشتوان کە لە ئێستادا ئەنجامەدرێت لە عێراق و هەرێمی کوردستان گرنگجێکی لە چ ڕوویەکدایە؟ زۆر سپاس بۆ ئەم میوانداریەتان. وەک دەزانین هەر وڵاتێک کە سەرژمێری دەکا واتە پێشکەوتووی و ئەو وڵاتە بەدیار دەخات. لە پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتواندا دەتوانی تەواوی وردەکاریەکان لە ژمارە و قەبارەی دانیشتوان بەدەست بێنیت، چ لە ڕووی ژمارەی ئەندامانی خێزان لە هەر شار و شارۆچکە و گوندێک، لە ڕووی ڕەگەزەوە، لە ڕووی تەمەن و ئاستی خوێندەواری و گوندنشین و شارنشین و تا هەموو پرسیارەکانی تایبەت بە سێکتەرەکانی ئابووری، کارگێڕی، تەعلیم و اقتصادی، دارایی تا کۆتایی. واتە لە سەرژمێری گشتی دانیشتوان حکوومەت دەتوانێت پلانێکی تۆکمە تەواو دابڕێژێت کە لە ماوەی 10 ساڵی داهاتوودا پێویستی بە چییە. ئینجا پلانەکانی چ پلانی کورد بێت، چ پلانی مامناوەند بێت، چ پلانی درێژخایەن بێت بۆ هەر یەک لە سێکتەرەکانی خوێندن، تەندروستی، ئابووری، کشتتوکاڵ تا کۆتایی. کەواتە لێرە دەتوانین بڵین سەرژمێری پێویستە. ئێمە بە دوا کەوتوین لە سەرژمێری کردندا، وەک دەزانین ساڵانێکی زۆرە سەرژمێری نەکراوە. ئەوەی لە توێژینەوەکان و لە کتێبەکان نووسراوە تا ئێستا عێراق 9 سەرژمێری کردیە لە ساڵەکانی هەشتاکان، دوایی لە ساڵی 1927 34 47 57 65 77 87 97. وەک لەو ساڵانە دەبینی عێراق لە ساڵانی سەرەتا زۆر باشتر بوو لە پرۆسەی ئەنجامدانی سەرژمێری. دوای ساڵانی 87 سەرژمێری نەکراوە، تەنها سەرژمێریە کراوە لە ساڵی 97 ئەویش کوردستانی لەگەڵ نەبووە. وە ساڵی 87 کە ئەو سەرژمێریەی تەواوی دانیشتوانی عێراق کراوە بە سەرژمێریەکی پەسەندکراو نایەتە کاوە. تەنها سەرژمێریەکی گونجاو تا ئێستا کرابێ کە بڕوای نەتەوە یەکگرتووەکان و تەواوی سەرجەم و چینەکانی عێراق پێی ڕازی بن سەرژمێری ساڵی 1950.
باشە دکتۆر هەژاریانی ئەمەی کە جەنابە دامەژت پێدا ساڵەکان ئەی خۆی دەبێ هەموو وڵاتێک ینی ئەگەر لە ڕووی ئاسایش و ئەمن و هەروەها لە ڕووی ئابووریشەوە ئەگەر ئەی سەقامژیر بێ پێویستە 10 ساڵ جارێک ئەم پرۆسی ئەنجامدا کە لە عێراق ئەنجام نەدراوە ئەتوانین بڵین ینی فاکتەرە خراپەکان یاخود کاریگەری خراپەکانی ئەنجام نەدانی سەرژمێری بۆ عێراق و لە نێویشاندا بۆ هەرێمی کوردستان چی بۆ لە ڕابردوو کە نەکراوە؟ ئێمە زۆر فاکتەری نەرێنی هەیە و ئەرێنیش هەیە کە لە سەرژمێری بەدیار دەکەوێت بۆ نمونە ئێستا لەم سەرژمێریە ئەگەر بچووکی بکەینەوە بچیتە گوندێک لەو گوندە دەزانی ژمارەی قوتابیانی چەندە چەند قوتابی لە ئاستی سەتایی دەخوێنن و چەندیش لە ئاستی ناوەندی و ئامادەی دەخوێنن ئایا ژمارەی قوتابخانەکانی ئەو گوندە چەندە و هەر قوتابخانەیەک چەند قوتابی دەتوانیت تێدا بخوێنین ئایا لە داهاتوو ئەو گوندە پێویستی بە قوتابخانەی زیاتر دەبێت یان پێویستی نابێت ئایا ئێستا قوتابخانەی ئامادەی هەیە یان نیەتی ئایا پێویستی بە قوتابخانەی ئامادەی لە چەند ساڵی داهاتوو دەبێت ئەوە بگرە بۆ کەرتی پەروەردە بڕۆ بۆ کەرتی پزیشکی بە هەمان شێوە ئایا چەند نەخۆشخانەی لێ لە هەر شارێک لە هەر گوندێک لە هەر قەزایەک بەپی ئەو سەرژمێری کە ئەنجام دەدرێت تۆ دەتوانی پلانی تەواو دابڕێژی لەو پێداویستیانەی کە شارەکە یا گوندەکە پێویستی پێێتی لایەنی ئابووری لایەنی کشتتوکاڵ لایەنی گەشت و گوزار هەموو ئەوانە لە ڕووی سەرژمێریەوە بەدیار دەکەوێت چونکە وەکو باسمان کرد لە ساڵی 1970ەوە تۆ داتا و ژمارەیەکی ڕاستەقینەت نییە کە لەسەری بڕۆی بزانی لە شاری هەولێر چەند نەخۆشخانەت پێویستە چەند قوتابخانەت پێویستە چەند مزگەوتت پێویستە چەند پارکت پێویستە چەند هۆڵی لە جوانیت پێویستە بگرە لە شاری سلێمانی و دهۆک و هەڵەبجە و شارۆچکەکانی تریش ئەوەی دەکرێت بە تەخمین کراوە بە نزیکەیی کراوە شاری هەولێر ئەوە پێداویستەکانیتی سلێمانی دهۆک هەڵەبجە بە هەمان شێوە بەڵام دقیق نییە هەڵە و ئێڕەری زۆری تێدایە تەنها پشت بەستراوە بە سەرژمێریە کە سەرژمێری بۆ نمونە 1970 کە 1970 پەسەندکراو نەبووە کەواتە دەوی بگەڕێتەوە تۆ سەرژمێری 57 باشە چۆن من پێشبینیەکانی وڵاتم گونجا و دروست دەبێت بە پێشبینی لەسەر ڕاپرسیە کە سەرژمێریە کە ساڵی 57 کرایە نزیکەی 70 بۆ 80 ساڵ بەسەری داڕۆیە ژمارەی دانیشتوانت گۆڕاوە ژمارەی نیشتە جێبوونت گۆڕاوە ژمارەی خان و بینا و سەکەن و دام و دەستگا و کۆڵان و هەمووت گۆڕاوە ئەی باشە دکتۆرە ژار وڵا با پرسیارە بکەم لێرەیە بۆ نمونە کە ئێمە جەناب داماژەی پێدێ ئەنی تەنها سەرژمێری ساڵی 1950 کە ینی دانی پێدانراوە و دەتوانرێت ئەمە بکرێتە بنەما چکە هەرێمی کوردستانیش خۆمان نەزانین بە تایبەت کێشەی خاچیە بوو لە دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکانی دەرەوە و ئەمەی کردە یەکێک لە مەرجەکان کە ئەگەر بیەوێ بەشداری بکات لە سەرژمێری و لە ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکان بکرێت دەبێت بەغدای شێرە داواکاریەکانی کە جێبەجێ دەکات ینی ساڵی 50 کاتە بنەما باشە ئێمە کە ئەگەر لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ساڵی 50مان کردە بنەما و عراقیش ئەمەی کردە بنەما ئێوە تا جەنابتە لەی ساڵی 50 دەگەڵ ئێستاە 6 بۆ 7 زیاتر ساڵی فەرقە ئەم هەموو گۆڕانکاریان ڕوویاوە ئێکە ئەیکیتە بنەما ئەتوانی بڵین بابەتەکە تا ڕادەیەک ینی خراپ نییە نەنگویەکی تیا نابێت پرسیارەکە زۆر تەواوە تۆ هەر کارێک دەیکەی لانی ئەرێنی و لانی نەرێنی هەیە بەڵام ئەوەی ئێستا ئێمە ئیشی بۆ دەکەین کێشەی خاکە بەڕاستی یعنی ئەمە زۆر شت بەلا دەنین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی ئێمە کێشەی خاکە کە ئەمە ڕازی بووینە بە قراری ئەنجومەنی وەزیران کە بڕیار دراوە بە پێی نفوسی 57 بکرێت هۆکارەکەی تەنها بۆ خاکە چونکە ئێمە زۆر شار و شارۆچکەمان هەیە جێناکۆکن کێشەی خاکمان هەیە لێ بۆ نمونە کەرکووکە مەخمورە ناوچەکانی دەوروبەری مەخمورە خانەقینە کورد بەردەوام ترسی لە دەستدانی خاچیە بووە ئێستاش لەو سەرژمێریە ئێمە بە تەواوی هاوڵاتیەکان دەڵێن ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی مەخمورە یان خەڵکی کەرکووکە یان خەڵکی خانەقینە بگەڕێتەوە لەوێ دەنگ بدە هەرچەندە بەپێی ئەو بڕیارە ئەنجومەنی وەزیران دەڵێت تۆ دەتوانی
ئەگەر خەڵکی مەخمور بی و لە ناو شاری هەولێر دابنیشی لە کاتی سەرژمێریەکە بڵێ من خەڵکی مەخمورم نفوسم مەخمورە بە مەخمور پڕی دەکەم و هیچ کێشەیەک نابێت لێرەش ترسێکمان هەیە دەڵێن ئایا لە داهاتوودا کاتێک ئەو سەرژمێریە تەواو دەبی و داتاکان بەکاردێتن ڕاستە خەڵکی مەخمور بە و لە هەولێر پڕی کردەوە ترسی حکوومەتی هەرێم لێرە لەوەیدایە ئایا ئەو کات بە خەڵکی مەخمورمان بۆ حسێب دەکە یان بە خەڵکی هەولێرمان بۆ حسێب دەکە خۆی گرفتەکە ئەوەیە بەڕاستیانی دکتۆر ئەمە گرفتەکەیەکە باشە ینی ئەوە دکتۆرە ژار پێم وابێ ئەوە تا ئێستا یەکلا نەبووتەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە ئەم بابەتە بەو شێوەیە بە کە جەناب ئاماژەی پێدێ ئەگەر یەکلا نەکرابێتەوە کەواتە مەترسیەکە گەورەیە وایە بەڕاستی ئەوەی ئەمە لە دەورا و پشتی خۆمان وەکو شارەزای ئامار و ئەوانەی کە چەند ڕۆژە ئیشی لەسەر دەکەین زۆر شت هەیە ڕوون نەکراتەوە ئێستاکە داتە سنتەری گەورە لە بەغدایە بڕیاردرا لەو چۆن ڕۆژەی کۆتاییدا داتە سنتەرێکیش لە هەرێمی کوردستان بکرێتەوە کە هەموو داتا و زانیاریەکان لە هەمان کاتدا چۆن لە بەغدا دەبیندرێ و ئیشی لەسەر دەکرێت ئێمەش بتوانین کۆنتترۆلی بکەین و ئیشی لەسەر بکەین بەڵام ئەوەش 100% تاوەکو ئێستا ڕوون نەبوویتەوە ئەو داتە سنتەرەکە دەکرێتەوە لە هەولێر و لە هەرێمی کوردستان و بڕیاری لەسەر درایە تا چەند ئێمە دەسەڵاتمان هەیە وەکو بەغدا ئیشی لەسەر بکەین چونکە هەموو داتاکان چۆن ئێمە ئی هەرێممان پێویستە ئی جنوبیشمان پێویستە ئەوانیش بە هەمان شێوە چۆن داتای جنوبیان پێویستە داتای هەولێری هەرێمی کوردستانیشان پێویستە دکتۆرە ژار باشە یەک پرسیاریکەکەم ینی ئەم بابەتە چکە گرنگە بە حەقەت ینی بۆ تۆمارکردنی ئەم هاوڵاتیانی کە بە تایبەت چکۆ جەناب دامەژت بە خاڵشی گرنگدا ئەگەر ینی خەڵکی ناوچە کوردستانیەکان بێت ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان گریمانەوە خەڵکی مەخمورە و لە هەولێر تۆمارەکرێت بەڵام ئەو مەترسیەکەی کە خستە ڕوو ئەی باشە کۆمەڵێک ینی هاوڵاتی دیکەمان هەیە کە نفوسیان کەرکووکە بەڵام ئەمانە دانیشتووی شارەکانی هەرێمی کوردستانن لێرە فۆرمی بایعەکانی هەرێمی کوردستانە ینی کارتی دەنگانەکانی هەرێمی کوردستانە ئەمانە پێویستە ڕۆژی سەرژمێری 2021 بگەڕێنەوە بۆ کەرکووک لەوێ تۆمار بکرێن یاخود نەخێر ئاساییە ئەگەر لێرە لە هەرێمی کوردستان تۆمار بکرێن و بڵێن ینی بۆ نمونە ئێمە لە ساڵی 57 یاخود باو باپیرانمان لە ساڵی 57 ینی خەڵکی کەرکووک بوون و لێ تۆمار کراون پرسیارەکەت زۆر لە جێە تقریبا نزیکە لە هەمان پرسیاری پێشگاوڕێ یعنی هەتا چەند ڕۆژێک پێش ئێستا ترسی وەمان نەبوو بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بڕیارەکە بەو شێوازە بوو تۆ خەڵکی کەرکووکی لە هەولێر دادەنیشی چەند ساڵێکە هیچ کێشەیەکی نیەکاتی ڕۆژی سەرژمێریەکە کە بژمێرەکە دێتە ماڵت لە 20 مانگ بەپێی نفوسەکەت دەڵێ من خەڵکی کەرکووکم بۆ بە کەرکووچیش قسێب دەکریت بەڵام لەم چەند ڕۆژەی کۆتاییە ترسی دەسەڵات لەوەیدایە کە فێڵێکت لێ بکرێتن ترسەکە لەوەیدایە کە لە داهاتوودا ئەو دەیتایە بە شێوازێکی تر سیاسی پێ بکرێتن بۆیە پێیان باشتر وایە ئەوانەی خەڵکی کەرکووکن و جێ ناکۆکانن بگەڕێنەوە پێش 20 مانگ لە ماڵەکانی خۆیان لە کەرکووک و جێناوکان دانیشن لەوێ دەنگەکەیان سەرژمێریەکەیان بکرێت گرنگە وەڵام خاڵە زۆر گرنگە چکە بە حەقەت وەکو جەنابڵی یان ئەمە جێگەی مەترسیە و هەرێمی کوردستانی ژانی ئایا ناحەقی نییە مەترسیانی هەبێ یعنی چکە ژمارەیەکی زۆر لە عەرەبی هاوردە لە دوای یعنی ساڵی 2007 هێنراونەتە کەرکووک و ناوچە جێناکوکان یعنی وەکو ئامارانی کە و زانیاریانی کە بەردەستمان کەوتووەڵە زیاتر لە 200,000 خێزانی عەرەب هێنراونەتە شاری کەرکووک ئێخۆ ڕاستە ئەمە لە کەرکووک تۆمارەکرێت ئەڵێ خەڵکی بۆ نمونە ئەنبارم یاخود خەڵکی نەجەفم یا کەربەلام بەڵام دوای 10 ساڵی کە ئێخۆ ئەم کەسە ئەبێتە دانیشتوویشی کەرکووک و ئەبێتە کەرکووکشی وایە نا دکتۆرە ژار باڵێ کاکاوڕ کەواتە ئەمە گرفتە بە حەقەت لە ڕووی دیموگرافی لە ڕووی خاک و لە ڕووی نەتەوە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەتەکیید کاکاوڕێ لەبەرەوەی لە داهاتوودا ئێستا ساڵی 2024 ئەگەر سەرژمێری لە کاتی خۆی بکرێتەوە ساڵی 2034 دەکرێت کەواتە ئەو داتا و زانیاری و ئەرقامانەی ئێستا لەم سەرژمێری 2024 دروست دەبێت یان دەردەچێت تا 10 ساڵی تر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەبێت پێی پابەند بێت لە ڕێگەی ڕەگەز تەمەن ئاستی خوێندەواری جێنشین شارنشین گوندنشین بە هەمووی دەبێت پێی ڕازی بێت
اینجا ترسەکە لێرە لەوەیدایە لە بڕیارەکە دەڵێ کاکە تۆ کێشە نییە خەڵکی کەرکوچی لە ناو هەولێر لە ناو سلێمانی سەرژمێری خۆت بکە و بە کەرکوچی حسێب دەبی بەڵام لە داهاتوودا ئایا ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت ئەم بڕیارە بە سیاسی ناکرێت ئەوە جێی پرسیارە وڵای خۆی گرفتەکە ئەوەیە فعلا لەسەر کە حکوومەت هێرێمی کوردستان دەڵێمە لەگەڵ بەغدا بۆ نمونە بۆ بابەتی سەرژمێری ڕێکەوتوین لە ڕووی سیاسیەوە تا ڕادەیەک هەنێ لە داخوازیەکانی کورد لە بابەتی سەرژمێریان جێکراوەتەوە خۆکو جەنابە دەڵێ نازانین 10 ساڵی کە لە عراق چی ڕووەدا چه حکوومەتیشکە دێتە سەرکار ئەوانەی کەم بەڵێنیان داوە بە سەرکردایەتی سیاسی کورد ئاخۆمانە هەر بەردەوامە بن لەوێ یاخود نا بەڵام با بێمە سەر کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگ و ئەو وردەکاریانەی کە لە پرۆسەی سەرژمێریە هەیە پرۆسەی ئەو فۆرمەی کە ینی لە لای ینی بژێرەکانەوە بژمێرەکانەوە دێن ماڵەکان دەگەڕێن و کۆمەڵێک پرسیاری گرنگی تایە ئاراسی هاوڵاتیەکەن پرسیارەکان پێم وایە بەسەر و هەفتا پرسیارە دکتۆرە ژار وایە باشە پرسیارەکان تەورەکانی چین خۆی لە چیە بینێتەوە حەزەکەم ینی بۆ هاوڵاتی ڕوون بێت کە بۆچی ئەم پرسیارانیان لێەکەن بەڵێ من لە کەناڵەکەی بەڕێستانەوە بە هەموو هاوڵاتیانی کوردستان دەڵێم هەتا پێت دەکرێت یارمەتی بژمێرەکان بدە لەگەڵیان باش بن پرسیارەکان بەبێت ترس و دڵە ڕاوچێ وەڵام بدەنەوە پرسیارەکان هیچی پرسیاری ترس نییە تەنها بۆ سەرژمێری گشتی دانیشتوان بەکاردێت و هیچ ترسێکت لێی نەبێت تا چەندیش پێت دەکرێت پرسیارەکان بەڕاست و دروستی وەڵام بدەوە تاوەکو لە داهاتوودا ئێمەش وەکو وڵاتانی پێشکەوتوو داتایەکی باشمان لە ژێر دەستدا بێت بتوانین چ پلانی تاکە کەس چ پلانی حکوومەتی لەسەر جێبەجێکەین پرسیارەکان چین پرسیارەکانی سەرەتا چەند پرسیارێکی دیموگرافیە لە 16 17 19 مانگ بژمێرەکان دەچنە ماڵەکان سەر و خێزان چیەیە چەند کەس لەو ماڵە دەژیتن چەندیان کوڕن چەندیان کچن تەمەنیان چەندە مێژوو لە دایک بوونیان چ ساڵێکە تەنها ئەو پرسیارانە دەکرێتن لە 16 17 19 لە 20 مانگ دووبارە بژمێرەکان دەچنەوە هەمان پرسیار دووبارە دەکەنەوە هەمان پرسیاریان لێ دەکەنەوە ئەگەر گۆڕانکارێک بەسەردا هاتبوو دەیکەن یا هەڵە تۆمارکردنێک کرابوو دووبارەی دەکەنەوە لە دوای 20 کە تەواو دەبێت دووبارە بژمێرەکان دەچنەوە مەیدانی دەکەنەوە لە پرسیارەکانی تر پرسیارەکانی دیکە چییە؟ پرسیارەکان سەرەتا لە کەرتی تەندروستیەوە دەست پێ دەکەم وەکو باسمان کرد لە بیدایی خۆشببختانە ئەم سەرژمێریەکی گەشەپێدانە دەیانەوێت تەطویرەکی باش بە حکوومەتی عراق و هەرێمی کوردستان بکرێت لە کەرتی تەندروستیە ئەگەر بچینە ناو پرسیارەکان زۆر بە ڕوونی یعنی باز دەکا کێشەی بیستنت هەیە لە چ تەمەنێک هۆکاری بیستنەکەی چ بوو دوایی کێشەی بینین دوایی کێشەی هەڵگرتن شت هەڵگرتن دوایی کێشەی بەسەرکەوتن دوایی بەبیر هاتنەوە و تەرکیزکردن دوایی بەرزکردنەوەی 2 لتر ئاو یا هەر شلەمەنیەک یا هەڵگرتنی شت بە پەنجەکان یا بە دەستەکان اینجا هەر یەک لەم کێشانەی باس کردیە ساڵەکانیشی دانایە لەگەری لە 6 ساڵی توش بووی یان ئەو کێشەیە لە 2 ساڵیەوەیە لە 3 ساڵیەوە هەمووی بۆی جێبەجێ کراوە کەواتە لە کۆتایی ئەم سەرژمێریەیە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێم دەتوانێت گرنگجێکی تەواو بە کێشەکانی تەندروستی یا کەلێنەکانی تەندروستی بدات لەبەر ئەوەی گرنگجێکی تەواوی پێدرا و پرسیارەکان یەک بە دوای یەک باس کراوە تاوان دکتۆر هەژاریانی تەندروستی وازم بواری تەندروستی بواری ئابووری و یەک دوو کەرتی کەشی تێدایە کار پرسیارەکە ئەمە تاوان ئەم پرسیارانی کەکرێم هەفتا پرسیارە بەرەو سەر ینی بۆ هەر تاکیشی خێزارەکە پرسیارانی لێ ئەکرێت تاوان و ماوەکەشی تاوان لە سعاتی زیاتر خیانە خۆیان لە هەر ماڵێکە لەوە چه سعاتی زیاتر بمێنەوە بەڵێ کاوەڕێ ئەم هەفتا پرسیارەی کە دانرایە بەڵێ بۆ هەموو تاچیەکە وەکو باسمان کرد 16 17 19 ئەوە تەنها ژمارە خێزان و چەندی ڕەگەز و کوڕ و کچ و تەمەنەکانیان 20 مانیش هەر ئەوە تاکید دەکرێتەوە بەڵام لە دواییدا بژمێرەکان کە دەچن بە تێر و تەسەلی بە تەواوی ئەو پرسیارانە لە هەموو تاکەکان دەکرێت
و خۆشببختانە بۆ ئەم سەرژمێری ئەمجارە بە سیستەم و بە دەیتابێسە، یعنی ئەوە نییە بە ڕقم و بە قەڵم پڕ بکرێتەوە فۆرم و دوایی نەزانی فۆنتەکە چێ و یا خەتەکەی چۆنە، هەمووی سیستەم کراوە و پرسیارەکانی لێ دەکرێت و تک دەکرێت و پڕ دەکرێتەوە و کەسی یەکەم تەواو بوو لە خێزان دەچێتە کەسی دووەم، کەسی دووەم سێم چوارم وەکە هاکەدا، یعنی قورسێکی تێدانێت چونکە سیستەمە و تابلێتێکی لە دەست بژمێرەکانە هەمووی لەسەر ئەو ڕاستەوخۆوابزانام دەچێتە ناو داتا سنتەرەکە ژانی ڕاستەوخۆ جەوەکو باسمان کرد ڕاستەوخۆ دەچێتە ناو دەیتە سنتەری عراق ئەمەش وەکو هەرێمی کوردستان داوامان کرد دەداتە سنتەرەکەی مەش چالاک بێ و ئەکتیو بێ و هەمان تایبەتمەندی و یعنی بتوانین ئیشی لەسەر بکەین چۆن عراق دەیبینێت و دەیتاکان لە هەر لەحزەیەک کۆپی دەکا و سامپلی لێ وەردەگری و ئیشی لەسەر دەکا و بزانە ڕێژەی خەتە و ڕێژەی ڕاستی چەندە ئێمەش ئەم دەسەڵاتەمان بە تەواوی هەبێت لە داتا سنتەری هەرێمی کوردستان. یعنی هەرێمی کوردستانیش داتا سنتەرێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام جارێ ئەکتیڤ نەکراوە. داتا سنتەر هەیە و ئەوەی باس دەکرێت ئەکتیڤ کراوە یان چەند ئەکتیڤ کراوە دیار نییە بەڕاستی کاغاوڕێ، بەڵام تموحی ئێمە داواکاری ئێمە هەرێمی کوردستان ئەوەیە ئێمە هیچمان لە عراق کەمتر نییە چۆن داتا سنتەری عراق دەسەڵاتی تەواوی هەیە بەسەر هەموو داتای تاکێکی ئەم وڵاتە ئێمەش دەسەڵاتمان هەبێتە. وەڵاوە گرنگە چکە بەڕاستی ینی تۆ ینی هەرێمی کوردستان بۆ خۆی وەکو جەنابە داماژەی پێدەی یخۆ لە چوار پارێزگا پێک دێ ئێستا خۆرێمی کوردستانی ژەبێ ئەم داتا سنتەری ئەکتیڤ بێ و ئەم پرسیارانی کە لە هاوڵاتیان هەرێمی کوردستانەکرێت لە هەموو ڕۆکانەوە و ئەم ینی تەصنیف و بەراوردەی کە دانراوە ئێدەبێ ئەمە زانیاریەکانی ژبێتە لای هەرێمی کوردستان و دواتر هەرێمی کوردستان کاری لەسەر بکات لەگە حکوومەتی عراقی. بابەتی دیکەی گرنگتر لە پرسیارەکانە بابەتی ئابووری هەیە دکتۆرە ژار، ینی کە ئاستی خێزان لە ڕووی مادیەوە و لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی ینی هێزی کڕین و هێزی ینی موچە و پارە و ئەو بابەتانە تێدایە؟ بەڵێ پێشەوەی بچینە ئابووری کاڕێ چۆن ئێمە داتاکانی خۆمان گرنگە لە دەستمان بێت و بیبینین لە هەر چرکە ساتێک و دەسەڵاتی تەوامان بەسەرێ بێ داتاکانی جنوبیش بۆ ئێمە گرنگە چونکە ئەمە سیستەمە لە هەر کاتێک فێڵێکی لێ بکرێتن لی دەکرێتن ئەوەندەی فێڵکردن لە سیستەم ئاسانە ئەوەندە لە وەڕقی ئاسان نییە ئەوە پۆینتێک لەکنەمە زۆر گرنگە. باسی ئابووری دەکەین ڕاستەوخۆ پێت ناڵێت و موچەت چەندە ڕاستەوخۆ پێت ناڵێ چەندە بەی شێوازێک نە پرسیاری ئاین کراوە قەومی نەکراوە کوردیان عەرەبیان چی و پرسیاری داهاتیش نەکراوە، بەڵام چیت لە پرسیار لێ دەکاتن خانووی خۆتەیاننا تۆ ئاساییە چۆن وەڵام دەدەیتەوە سیارەت چەند سیارەت هەیە ماتۆرسکیل چەندت هەیە مۆلیدا چ جۆرە کارەبایەک بەکاردێنی چ جۆرە ئاوێک سەرچاوی ئاوت چییە سەلاجە و موجەمیدە و فێنکەرەوەکان و گەرمکەرەوەکان ئەو پرسیارانەی هەمووی تێدایە. وەڵای مەوردەکاریشی زۆر گرنگە تاوانۆکو جەنا بدوتی ئەو کاتە یعنی تۆ کە بۆ گەشەی دانیشتوان لە عراق و هەرێمی کوردستان ئەم سەرژمێریە گرنگە ئێوە تا کۆمەڵێک داتای گرنگت لەسەر تاک بە تاچی ئەم وڵاتە ینی عراق بە هەرێمی کوردستانەوە دەکەوێتە بەردەست و ئەو کاتە کارکردن و ینی ئاسانکاری بۆ ینی بوارەکانی تەندروستی ئابووری و ڕێخستنەوەی جارێکی دیکەی ئەین چۆڵی بینا و کۆڵان و ینی شار بە شار ئەمانەمووی گرنگە ینی دکتۆرە ژار گرنگ ئیشکردنە لەسەر ئەم داتا و ئەم ئەنجامی سەرژمێریە. پێ دوایە لە داهاتوویشی نزیکدا حکوومەتی عراق دوای ڕاگەیاندنی ئەنجامی سەرژمێرێکە کار بکا بە ئەنجامەکان؟ من ئەڵێم هەموو وڵاتێکی پێشکەوتوو پشتی بە ڕقەم و داتا دەبەستی، لەکن هەموو وڵاتێکی پێشکەوتوو یەک و یەک دووە سێ و چوار نییە. حکوومەتی عراقیش ئەگەر بێوێ پێش بکەوێ و چۆن لەم سەرژمێری ئەڵێ گەشە پێدان و پێشکەوتن ئەبێت ئیش بەم داتا و زانیاریانە بکاتن. لەبەر ئەوەی ئێستاکە هیچ جێکمان نماوە پاش ئەم سەرژمێریە بڵین کاکە داتای گونجاومان نییە، ئێمە نازانین ژمارەی دانیشتوانمان چەندە، چەند کەس لە شاری هەولێر دەژی، چەند کەس لە شارەوانی 1 2 3 4 5 6 دەژیت، لە هەر یەک لە شارەوانیەکان چەند خەڵکی تێدا، چەند قوتابخانە هەیە، چەند مزگەوت هەیە،
چەند نەخۆشخانە هەیە، چەند پارک هەیە، چەند ئۆتۆمبیلی تێدایە، ئا ئۆتۆمبیلانە جادەکان بەشی دەکا یان نا. ئیتر ئەگەر تۆ بتەوێت لەسەر داتای ڕاست ئیش بکەیت، ئەم داتایەکی ڕاستە لەبەرەوەی ڕاستیەکەی چییە؟ تەواوی کۆمەڵگەی عراق بەشدار دەبیتن. ناڕاستیەکەی چییە؟ تەنها ئەوەیە من پرسیارم لێ دەکەن چەند سیارەت هەیە، من دەڵێم یەک سیارەم هەیە بۆ نمونە. خانووی خۆتە ئەڵێم پی خۆم نییە، هیچ کەس ناتوانانی بڵێ سەنەدەکەم بدێ بزانام خانووت هەیە یانە. ئەوە لێرانە هەندێک هەڵە دروست دەبیت. باشە دکتۆر، بەڵام تۆڵە با لەوەیە یەک پرسیار بکەم. یعنی بۆ نمونە من هاوڵاتیەکەم کاتێک کە ینی لە ڕۆژی سەرژمێریە بژمێرەکان دێنە ماڵەکەم و دانیشتم پرسیارانەم لێەکەن، کاتێ وەڵامی هەندێک لە پرسیارەکان بە ناڕاستە دەمەوە. لە قانونی عراقیە پێم وابێ ئێستا لە دوای ساڵی 2008ەوە کە بابەتەکە لە پەرلەمانیانی هەموار کرایەوە و یاسایان بۆ دانا بۆ سەرژمێری گشتی، پێم وابێ سزادانراوە بۆی کە ئەگەر هاوڵاتیشی عراقی داتا و ینی زانیاریەکانی خۆی بە هەڵە بدا لە ڕۆژی سەرژمێریە سزای هەیە. ئەمە واقعیە خەڵک سزادرێت لەسەرەوەی کە بە ناڕاست زانیاریەکانی با بە بژمێرەکان؟ گاورە من تا ئێستا نەمزانێت کە سزا بدرێتن لەسەروەی، چونکە ئەو خۆی ئازادە لەوەی داتاکان چەند بەڕاست دەڵێ یان چەند بەغەڵەت دەڵێ. بەڵام من وەکو ئامارناسێک هەموو کات تموحی وەم هەیە کە داتا و زانیاری ڕاستمان هەبێ لە وڵاتەکەمان تاوەکو وڵاتەکەمان پێی پێشکەوێت. بۆیە بە هەموو هاوڵاتیان دەرێم ئەو سەرژمێریە جێی ترس نییە، هەرچ زانیاریەکە تەیە بەڕاست و دروستی بە بژمێرەکانی بدا و یارمەتیەکی تەواوی بژمێرەکانیش بدەن، لەبەرەوەی هەر بژمێرێک 100 بۆ 130 ماڵی لە ژێر دەستدایە تاوەکو ئەم سەرژمێری ئەنجامدات. هیلاکە ماندووە پێویستی بە یارمەتیدانە. بۆیە من دووبات دەکەمەوە کە پێویست ناکە ترست هەبێت لە دانی زانیاریەکان، پێویستە زانیاریەکانت بەڕاست و دروستی بڵێ. خۆی ئەو قانونە تاوان من لە برای بەڕێزمان کاک هاوڕە تۆفیق ئەوی ژەر هاوڕە تۆفیقەوەی لە بواری وەکو جەنابەت شارەزایە لە بواری ئامار و سەرژمێری و ئاماژەی پێکردووە. یعنی ئەو دوو بڕگەیە لە قانونی عراقیە بە پێی یاسای دەستەی ئامار ژمارە 32 ساڵی 2023 مادەی 18 بڕگەی 4 ئەڵێ سزای و کەسانە ئادرێت کە بربەست بۆ ئەنجامدانی سەرژمێریەکە دروستەکەن. ئەڵێ گەر هاوڵاتیش زانیاری درۆی بە مەبەست پێشکەش کرد بە گوێرەی هەمان قانون پاڵپشت بە مادەی 19 بڕگەی یەکەم، ینی هاوڵاتیەکە سزادرێت بە پێبژاردننی مادی. بەڵێ زانی چۆرەکە هاوڕێ، چۆن ئێمە ئێستا حکوومەتی کوردی ترسی هەیە لە حکوومەتی عراقی، یعنی لە بە سیاسیکردنی ئەو ژمارە و ڕقەمانە، ملەتی کوردیش ترسی هەیە لە داهاتوو ئەو ڕقەمانە بۆ شێوازێشتر بەکاربێت. بەڵام وەکو سەرژمێری وەکو کارە زانستیەکە من دەڵێم سەرژمێری تەنها بۆی بزانی قەبارەی دانیشتوان چەندە لە ڕووی ڕەگەز و تەمەن و ئاین و شوێنی نیشتە جێبوون و هەموو ئەوانە هیچ مەبەستێکی تری لە پشتی نییە. بەڵام لە داهاتوو بۆ کارێکی تر بەکاردێت من ئەویان نازان. ئەوان سیاسی و لەوەشە بە سیاسیش کردیانی لە داهاتوە خۆی من نازانێت وەکو جەنابتەڵی. ئەمەش نازانین گاوڕێمە وەکو دەڵێم کارە زانستیەکە وەکو ئامار ئەمە شتێکی باشە ئەبێ بشکرێت. وەکو ڕێژەی هەڵە لە هەموو سەرژمێریەکێ باشترین سەرژمێری کە بکرێتن ڕێژەی هەڵەکەی لە 102 تێپەڕ نەبێت. بەڵام زۆر جار لە وڵاتان تاوەکو 5ش و بگرە زیاتریش بووە. بەڵام باشترین سەرژمێری وەکو باسی دەکەم بەپێی زۆربەی توێژینەوەکان و ئامانەسکان ئەوەیە کە لە 102 تێپەڕ نەبێت. ئەگەر هەتا 5ش بڕوە وەکو ڕێژەی هەڵا هیچ کێشەیەکمان نییە. کەواتە ئێمە ترسمان نییە لە چەند کەسێک کە ڕقەمێکی غەڵەت دەداتن، بەڵام دیسان تکرار دەکەینەوە داتا و زانیارەکانتان بەڕاست و دروستی بگەێنە بژمێرەکانتان. هەر هیچ نەبێ ئەگەر هەنێ بابەتە شاردەوە بە تایبەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بابەتی ینی چۆنەڵی خێزانەکە بەڕاست بڵێ ئەو چەند سەرخێزانە یاخود چەندی لە دەروی وڵاتە یاخود چەندی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بینە سەر ئەوانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەزانی نەمانی سەرژمێری لە دەرەوە ناکرێت چکە زانمە بابەتە ڕەت کرایەوە، بەڵام خەڵکی هەرێمی کوردستان زۆری لە دەرەوە ژین و لەوەژە چێت لە ڕۆژی سەرژمێریە ئامادە نەبن لێرە. بەڵام خەڵکی عێراق ئەوانی ناوەڕاست و باشوور بە پێچەوانەوە
ینی ڕێژەیەشی زۆریان و کۆرێمی کوردستان لە دەروی وڵات ناژین. ئەمانە هەژمارەکرێن و لە سەرژمێریەکە ئەگەر بەس کارتەکەیان یاخود هەژ بەڵگەیەشی ناسنامێ و کەسانە لەلایەن سەرۆخێزان یاخود خوشکێکی برایەکی پێشکەش بکرێت هەژمارەکرێت دکتۆرە ژار؟ ئەوەی من تاو کێسە زانیاری مەبی لەسەرکەوێ ئەوانەی دەرەوەی وڵات بەداخەوە مافی سەرژمێریان نییە چونکە لە دەرەوەی هەرێمی کوردستانن بەڵام دەڵێن ئەوەی کارتی نیشتیمانیەکەی لێرە بێت دەتوانێت سەرژمێری بکرێت. بەس کارتە نیشتیمانەکە خۆیانی ئەوانی کە ناخوا شتەکانیکە؟ بەڵێ هەموو عراق یان هەموو هاوڵاتیانی عراق کارتی نیشتیمانی نیە ئێستا با بڵێن ١٩٠ەتی ١٠٠ تر ئەبێت بە جێگرەوەی کارتی نیشتیمانی دەنگدانەکەی سەرژمێریەکەی خۆی بکات. بەڵێ زۆر باشە. بابەتی دیکەی گرنگ لەم سەرژمێریە ینی وازم جەنابی شتە ئاماژەت پێدا لە قسەکانی ڕابردوو بە دەر لەوەی کە تۆ ینی ژمارەی ئۆتۆمبیلەکان ژمارەی خێزانەکان و کۆمەڵی بابەتی دیکەی گرنگتر هەژمارەکرێ ینی بابەتی ینی بیناکانە ئەم بینایانش تا چەند گرنگە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە ئێمە ساڵانێکی زۆرە پێشکەوتنێکی باش لە ڕووی بیناسازی لە ڕووی کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر لە بنیەی تەحتیا ئەنجام درراوە بیزانین بە هەمان شێوە بۆ عێراقیش تا چەند ئەم بابەتە گرنگە دکتۆرە ژار؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە مەبەست بیناکان زۆر گرنگە بۆ نمونە ئێستا کە ساڵانێکی زۆرە ئێمە هەر بینا زیاد دەکات بەڵام ڕێژەی کرێچیش کەم نابێتەوە بەو ڕێژەی کە خەڵک پێویستی پێێتی کەواتە لەم سەرژمێریە دەگەیتە ئەو خاڵەی کە زۆری ئەو هەموو بینایی دروستکرایە خزمەتی هاوڵاتی هەرێمەکەتی نەکردیە بۆیە گرنگە ئەو بینایانە هەموو سەرژمێری بکرێن چ شوقەکان بێت چ خانووی ئاسایی بێ یەک تابقی و دوو تابقی و سێ تابقی بێت بۆ ئەو مەبەستە لە لای من زۆر گرنگە و لە گرنجێکی تر تۆ بۆن من لە شاری هەولێر ژمارەی دانیشتوانت ڕقەمێکە و ژمارەی خانوو و شوقەکانیشت ڕقەمێکە بەگوێری ئەم دوو ڕقەمەی لە ژێردەستدا ژمارەی تاک یان ژمارەی خێزان لەولای ژمارەی خانوو و شوقە دەبێت بزانین پێویستت بە خانوو و شوقەی زیاتر هەیە یان نا تۆ ئەگەر ئێستا کە پێویستت پێ نەبی بۆ هەر دروست بکرێتن کەواتە ئەم هەر دروستکردنە وەکو دەڵێت دەوڵەمەندتر دەکا و هەژارتر دەکا ئێمەش نامانەوێت لە وڵاتێک یان لە شارێک بژین هەژارتر بێتن بۆیە لەسەر بنەمایی ئەم خانوانە ئەم ژمارە شوقانە لەگەڵ ژمارەی تاکەکانی خێزان و ئەندامانی خێزان دەگەویتە ئەم قەرارە پێویست بە خانووی تر هەیەیانە لەوانەیە ئێستا شاری هەولێر 10 ساڵی تریش پێویستی بە یەک خانوو نەبێت لە سلێمانی لەوانەیە 5 ساڵی تر پێویستی بی لەوانەیە لە دۆک 7 ساڵی تر پێویست پێبی کەواتە ئەم سەرژمێریە گرنگی زۆری تێدا بەڵام لە داهاتوو چۆن حکوومەت ئیشی پێدەکا و چی ئیشی پێدەکات چێشیکردنەوەی ئەو ئەرقامانە دەکاتن چونکە ئێستا من وەکو ئامارناسێک کە دکتۆرام لە ئەمریکایە عفوان دکتۆرام لێرێ ماسترم لە ئەمریکایە لەوانەیە 6 مانجی تر لەسەر ئەم دەیتانە ئیش بکەم ئەنجام بدۆزمەوە خلاص نەبێت هێشتا دەرێن بابێ هێشتا ئەنجامی تر بدۆزمەوە هێشتا پێشببینی ترتان بۆ بینمە دەرێ چونکە ئەم دەیتایە زۆر چڕ و پڕە یعنی ئێستا ئەتوو بەس ژنی ماڵەوە دابنێ لەگەر فاکتەرەکانی دیکە لەگە پرسیارەکانی تر وەرە بزانە ژنی ماڵەوەت لە چ ئاستێکە وەرە بەس نەخوێندەواردانێ لەگەڵ ئەوانی دیکە ئەو جارە بەس خەریجە بەڵام کاری دەست نەکەوتیە خەریجە چەندی لە کارتی تایبەتە و چەندی لە کارتی حکومیت چەندی خاوەنی کاری خۆیتی یعنی حتا وەکو تۆ بچیتە ناوی دەتوانی ئەنجامی زیاتر و زیاتر بەدەستبێنی کە ئەنجامی زیاترتە بوو پلانی باشت دەبی کە پلانی باشتە بوو وڵات بە پێش دەکەوێت ئێمەش لە هەموو لە عراق و هەرێمی کوردستان دەمانەوێت وەکو ئەو وڵاتانەی دەور و پشتمان ئەگە زۆر دووریش نەڕۆین تۆزێک بچینە پێشەوە. دکتۆرە شار من هیچی وام نەماوە پرسیار ئەمێ بزانم جەنابەت لە کۆتا پەیامە چی بە هاوڵاتیانەڵی بۆی کە خۆیان ئامادەکەن بۆ ئەم بابەتە گرنگە. من خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتان بوو بەم هاوڵاتیانی سپاس دەکەم کاوە بەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرێم
ئەم سەرژمێریەکی نەتەوەییە هیچ حزب و لایەنێک نییە، بۆیە هەموو تاکێکی کورد پێویستە خۆی تۆمار بکاتن کە بژمێرەکان دێنە ماڵەکانتان بەدڵێکی فراوان بە سینگێکی فراوانەوە قسەیان لەگەڵ بکەن، پرسیارەکانیان تاوەکو پێتان دەکرێت بەڕاست و دروستی وەڵام بدەنەوە، تاوەکو ئێمەش لە داهاتوودا بتوانین وەکو وڵاتە پێشکەوتوەکان ئەو داتا و زانیاریانە بەکاربینین لە بەرەو پێشچوونی وڵاتەکەم. بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆرە ژار تەڵعات بڵباس، شارەزای بواری ئامار و سەرژمێری کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە شاری ئەولێ لەگەڵ مام. سوپاس دەکەم دکتۆرجان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێ شەوی پانۆراماتان پێشکەش کرا، ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.